بەپێی ئامارەکانی وەبەرهێنانی سلێمانی لە ماوەی ئەم ساڵدا 10 پرۆژەی گەورە و گرنگ لە بوارە جیاوازەکاندا مۆڵەتی وەرگرتووە و 160 پرۆژەش ڕەزامەندی سەرەتایی وەرگرتووە و 135 پرۆژەش لە شارەوانی سلێمانیە بۆ داوای زەوی. لە کەوتنەکاری هەریەکێک لەو پرۆژانە هەزاران گەنج و هاوڵاتی سودمەند دەبن لە بەدەستهێنانی هەلیکار. دیلان نەیتوانی لە کەرتی حکومی دابمەزرێت، بەڵام لە کەرتی تایبەتدا هەلیکاری بۆ ڕەخساوە بووە دەروازەیەک بۆ دەستکەوتنی کار و پەیداکردنی بژێوی ژیانی خۆی. وەڵا کەرتی تایبەت بە جۆرێک گرنگە بۆ گەنجەکان کە ئەوانەی بۆ نمونە شەهادەیان یا مەکتەبیان تاوا نەکردووە یان ناتوانن لە شوێنێکی حکومی دابمەزرێن بەهۆی ئەوەی ئێستا موچەکە خراپە و دامەزرانە نییە. کەرتی تایبەت بە پێی پێویست هاوکارە بۆ گەنجانەی کە یعنی لە شوێنێکی بۆ نمونە لە دوکانێکا بێت لە مارکێتێکا بێت لە شوێنێکا بێت کە پێویستیان بەکارمەندە بێکاریان بۆ دابین بکەن و لەوێ دەستکەن بەکار. بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانیش ڕایدەگەێنێت لە ماوەی تەمەنی وەبەرهێناندا سلێمانی پێش هەموو پارێزگاکانی دیکەی هەرێم کەوتووە لە ڕووی سەرمایە و ژمارەی پرۆژەوە. هەوڵەکانمان لە کابینەی نوێ زیاتر بوو وەتوانیمان بۆ یەکەم جار لە ماوەی تەمەنی وەبەرهێنانە سلێمانی لە هەموو پارێزگاکانی تری هەرێم لە پێش بێت لە سەرمایە پرۆژە و ژمارەی پرۆژە. ئەمەش بۆ ئێمە گرنگی خۆی هەیە و لە هەوڵلاین ئیشەڵا لەم ساڵانی داهاتووە بە پرۆژەی گەورەتر و گرنگترەوە بچینە بۆهاری وەبەرهێنان و وەرهێنەکانمان بە تەواوی و سەرمایەدارەکانمان بێنەوە سلێمانی و کاری باشمان بۆ بکەن. بەپێی ئامار و زانیاریەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 16 ملیار دۆلار وەبەرهێنان لە کەرتی تایبەت داکراوە کە ئەمەش بۆتە هۆی ڕەخساندنی زیاتر لە 49,000 هەلیکار. هاوپەیمانی کوردستانیش کار دەکات بۆ وەبەرهێنانی زیاتر و ڕەخساندنی هەلیکاری زیاتر بۆ باشترکردنی باروگوزەرانی هاوڵاتیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.